سڵاتان لەبێ خۆشەویستان خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی لێرە و لەوێ لەگەڵ ئەوەی خۆشەویستا بەردەوامین. ئەڵقەی ئەم جارەمان تایبەتە بە سێ بڕگە و بابەتی جیاواز کە لە سێ وڵاتی جیاواز و هەروەها لە هەرێمی کوردستانەوە بۆمان ئامادە کردوون. سیستمی خانەنشینی لە هەرێمی کوردستان و سوید، سیستمی تەندروستی لە هەرێمی کوردستان و ئەڵمانیا، پرسە و ناشتنی مردوو لە هەرێمی کوردستان و سوید. هەرچەندە لە هەرێمی کوردستان زیاتر لە 222,000 خانەنشینی تایبەت و خانەنشینی مەدەنی و خانەنشینی سەربازی هەیە، بەڵام بەهۆی کەمی موچە و پێنەدانی موچە لە کاتی خۆیدا بەشێک لە فەرمانبەران لە پاش خانەنشینکردنیشیان بەردەوامن لە کارکردن. بەو پێی کە لە ئێستادا موچەی 11 مانگی 2 ساڵی ڕابردووی خانەنشینان لە لای حکوومەتە. ئەم پیاوە زیاتر لە 20 ساڵ خزمەتی پێشمەرگایەتی هەیە. ئەم ژنەش نزیکەی 20 ساڵ کارگوزار بووە و ناوماڵی حکوومەتی شۆردووە و ئەم پیاوەش کە لە هەولێرەوە هاتووە زیاتر لە 20 ساڵ خزمەتی پێشمەرگایەتی هەیە. هەمویان هاتوون موچەی ساڵانی خزمەتکردنی خۆیان لە حکوومەت وەربگرن. دەرگای ژووری موچە کراوەتەوە، لێرە قەرەباڵغیەکی ئەوتۆ نییە، بەڵام لە دەرەوەی ئەم بەڕێوەبەرایەتیە سەرەیەکی دوور و درێژی خانەنشینان هەیە کە چاوەڕێی ئەوەن موچەکانیان وەربگرن. والله ئێتێڵم قەناعەتی بێگەنگینە ئەگەر سەرفیکەین بەشمان ناکە، بەڵا قەناعەتمان هەیە. موچەکەی ئێوە ئێستا چەند؟ 500,000 وەرئەگرن مانگانە لە حکوومەت وەختیە 3 مانگ بینی هەیە، خوا ئاگادارە. ئەمانە ئەو کەسانن کە ڕۆژێک لە ڕۆژان لە دامەزراوەکانی حکوومەتدا خزمەتی خەڵکی کوردستانیان کردووە و لە ئێستادا خانەنشین کراون. سەرەڕای زۆری تەمەنیان لە سەرەیەکی دوور و درێژدا دەوەستن بۆ وەرگرتنی ئەو موچەیە کە لەلایەن حکوومەتەوە بۆیان دیاری کراوە و پێی دەڵێن موچەی خانەنشینی. لە کاتژمێر چەنۆ هاتوچۆکەی لە ناوم بەڕێوەبەرایەتیە بۆەوەیانێت بەڕێ 2 ساعات بە ملێرا چ دەکەم بە تەکسی هاتوومە بە فەقیری ماڵبرانی هەتا گەشت مێرەکانە پێشم نەزانیوە خەڵکی ڕانیمە. خانەشین کراوم لە کۆێ، لە لیوای کۆێ، وێڵێمە لە لیوای کۆی خانەشین کراوم. موچەکەم کوتیان ئەمە وانەکتان بۆ دەبینە فەرماندە گشتی کتابەکەی، کتابمان بۆ کرابوون با بە بامەش کتابی بۆ خەڵکی بکەین. کتابەکەمان کرد بۆیان کردبووم نردبیان ئێرەکانە ناوم بە جوندی ئەوە لاتەوە، نە حەریفم، نە زابتم، نە ئامل لیوام، نە هیچم. ڕۆتیناتی زۆری دامەزراوەکانی حکوومەت بە تایبەت بەڕێوەبەرایەتیەکانی خانەنشینی ئەم خانەنشینانە بێزار دەکات و دەبێت کاتێکی زۆر تەرخان بکەن بۆ ڕایکردنی کارەکانیان، وەک خۆیان دەڵێن بێزارن لەو هەموو هێنان و بردنە چونکە تەمەنیان ڕێگرە لەوەی بتوانن کارەکانیان بۆ وەرگرتنی موچە تەواو بکەن. بە 2 مانگ معاشەکە هەیە، 2 مانگانیش ئەوجا ئەمر قەیدینە لە گوندان عەشایری بەدەستی خۆم دەژێم، بەس ژنە مۆزەفەک و پیاوەک مۆزەفە هیچی نیە لە معاشی زیاتر ئەوە بە دەرۆزە دەکەوی. ئێستا بوویمە عەرەستی شەوێ کابرایەکی دەورەمەند دەرێمام حاجیوەرە بوو بە عەرەس مانگانە 400,000 دەدەمێ عەرەسی شەوێ بە ئەرێ بخۆی. ژیانی کوردی وە تێک چووە، ژیانی کوردی هیچ نمایە. جگە لە خانەنشینان ئەو کەسانەی کە لە بەڕێوەبەرایەتیەکانی خانەنشینان کار دەکەن بێزاری خۆیان لە شێوازی مامەڵە ئیداریەکان دەردەبڕن. کەسە وتە خانەنشینیانی خزمەتی نیشتیمانی و سەربازی و پێشمەرگایەتی بە تەواوی جێبەجێ هێنا. ئەو کەسانە شایستی ڕێز و احترام شایستن لە هەر شوێنێک و هەر جێگاکە بە ڕێزێکی تایبەتیان لێ بگیرێت. بەڵام وابزانم حکوومەتەکەی ئێمە مەبەسیەتی زەوزاکە هەبێت. ئەگەر مەبەسی نەبێت زۆر بە ئاسانی چارەسەرەکرێت لە ئەتوانین بگەن ئەم ڕێگە ئەلەکترۆنی ئێستا دۆزین. ئەگەر مەبەسییان بێت بڕواو کە لە ماوەی هەفتەیەکە چارەسەری کێشەکانەکرێت. لە هەرێمی کوردستان زیاتر لە 222,000 خانەنشین کراو هەن
خانەنشینان لە هەرێمی کوردستان بەسەر 3 جۆردا دابەش دەبن. خانەنشینانی مەدەنی ئەو کەسانن کە زیاتر لە 30 ساڵی تەمەنیان لە خزمەتکردن لە دامەزراوەکانی حکوومەتدا بەسەر بردووە. خانەنشینی پلە تایبەتەکان بەشێکی ترن لەوانەی کە موچەی خانەنشینیان بۆ کراوە، وەک وەزیر و پەرلەمانتار و ڕاوێژکار و بەڕێوەبەری گشتی. خانەنشینی سەربازی کە زۆرینەیان پێشمەرگەی دێرینن. فەرمانبەرێک کە تەقاوتە بێت 40 ساڵ 30 ساڵ خزمەتی وەزیفیەکە کە تەقاوتە بێ و خانەنشینەکرێ ئەو پارێشی کە وەرەگرێ پاشەکەوتی خۆیەتی. من هەر مۆزەفێ من یان هەر فەرمانبەرێکی تریکە ماگانە موچە وەرگم ئیستحقاقاتی تەقاوەتیم لێ بڕێ لە سا 7 تا سا 12 لە سا 7 موچە ئەم پاشەکەوتە بۆ چییە؟ بۆ ئەو کاتێک کە خانشین کرام پارەکەی خۆ وەرگرمە جینە هیچ منەتی حکوومەت نییە خانشین بەخێو کە خانشین پارەی پاشەکەوتی خۆیەتی. لە هەموو چینەکانی تر خراپترین خانشینە. ئێمە خانشینمان هەیە 200,000 موچەیەتی کراوە بە 2 بانگجارێکی 2 بانگجارەکە یعنی 100,000 خێزانێک پێی ناڕۆ بەڕێوە. بۆ داڕشتنی پرۆژە یاسای خانەنشینی لە هەرێمی کوردستان سوود لە یاسای خانەنشینی یەکگرتووی عێراقی فیدراڵ وەرگیراوە. بە پێی یاساکە کەمترین موچەی خانەنشینی بە بەڕی 400,000 دینار دیاری کراوە. بەڵام لە هەرێمی کوردستان کەمترین موچەی خانەنشینی مەدەنی و سەربازی 220,000 دینارە. لە ڕابردوودا موچەی کەمەندامان 160,000 دینار بووە و لە ئێستادا کەم کراوەتەوە بۆ 90,000 و 60,000 دینار. بەپێی هەمان یاسا خزمەتی خانەنشینی لە 15 ساڵەوە دەست پێ دەکات. بەڵام ئەوانەشی کەمتر لە 15 ساڵ خزمەتیان هەیە لە نێو یاساکەدا جێگەیان کراوەتەوە و کەمترین ئاسی موچەی خانەنشینیان دەبێت. ئەو ژنانەی خاوەنی 3 منداڵن و 15 ساڵ خزمەتیان هەیە دەتوانن خۆیان خانەنشین بکەن. تەمەنی خانەنشینی بە 63 ساڵ دیاری کراوە. بە پێی ساڵی خزمەت موچەی خانەنشینی دیاری دەکرێت. بە لە 180 موچەی بنەڕەتیەوە دەست پێ دەکات بۆ لە 100 دەرماڵەی خێزان و منداڵ لە کاتی خانەنشین بوونیش خەرج دەکرێت. لە کاتی خانەنشین بوونی فەرمانبەرەکەدا بڕێک پاداشی دەدرێتێ کە بریتیە لە تەواوی موچەی 1 ساڵ. لە هەرێمی کوردستان بەشێک لە فەرمانبەران دوای خانەنشینکردنیشیان بە تەمەنێکی زۆرەوە ناچارن بەردەوام بن لە کارکردن، چونکە وەک خۆیان دەڵێن ئەو موچەیەی وەری دەگرن بەشیان ناکات، بە تایبەتی لە ئێستادا کە کاتی وەرگرتنی موچەکانیان دیار نییە. تا کاتی ئامادەکردنی ئەم راپۆرتە خانەنشینان موچەی 7 مانگی ساڵی 2015 و موچەی 6 مانگی ساڵی 2016یان وەرگرتووە. لە ئێستاشدا موچەی 11 مانگی ساڵی 2015 و 2016یان لای حکوومەتە. ژاڵە محەممەدە نارتی. لە وڵاتی سوید فەرمانبەر لە تەمەنی 65 ساڵیدا خانەنشین دەکرێت. موچەی خانەنشینەکەی بە پێی ساڵەکانی خزمەت و داهاتی کەسەکان دیاری دەکرێت. خاوەندکار موچەی تاو دەدات بە فەرمانبەرەکان و لەو باجەی کە دەیدات بە دەوڵەت پاشەکەوت دەکرێت بۆ کاتی خانەنشینی فەرمانبەرەکان. سیگریت بنگتسۆن تەمەنی 67 ساڵە کە 2 ساڵە خانەنشین بووە کە پرسیاری ئەگەری بێموچەیم لێ کرد بە تەواوی داما و وتی نازانم چی بکەم، قەدڕووی نەداوە تا بزانم چۆن چارەسەریەکەم. Oj, det vet jag faktiskt inte. بەڕاستی نازانم قەدڕووی نەداوە، نازانم مەگەر پەیوەندی بکەم بە مناڵەکانمەوە یارمەتیم بدەن. 4 مناڵم هەیە، ئەگیرا نازانم چی بکەم. هەمیشە موچەی خانەنشین لە کاتی خۆیدا دێت و فاتۆرەکانیش هەر بە هەمان شێوە. من خانەنشین بووم، کەمێک بەر لەوەی تەمەنم ببێ بە 66 ساڵ. واتە ساڵ و نوێک زیاتر خانەنشینم. ڕۆژەکانم تێپەڕ دەبوون و شتەکان کاتی زیاتریان دەوێت. بۆ نمونە نانی بەیانی ڕەنگە 2 سەعات بخایانێ لە کاتێکدا جاران بە چارەکێ بەڕێ ئەکرا. ئێستاشان دێجار کار ئەەکەم بە شێوەی کاتی، بەڵام ئەو پەڕی 20 سەعات لە مانگێکدا کار ئەەکەم. دوای ئەوەی خانەنشین بووم هیوایەتم وێنەگرتنە کە زۆر خۆمی پێوە سەرقاڵ دەکەم و خۆراک دەدەم بە باڵندەکان. زۆر دڵڕفێنە، پێشتر نەم کردووە لە ژیانمدا. پشیلەکەشم هیوایەتێکترە و پێویستی بە خزمەتە، بەڵام لە هەمووی گرنگتر مناڵی مناڵەکانمە کە زۆر دیدارمان هەیە و
هەموو دووشەمانێک دێن و پێکەوەنانی بەیانی ئەخۆینەوە تا ئێوارێ دەمێنینەوە ئەمە لە هەمووی زیاتر بایەخدارترە. لە سوید زۆربەی هەرە زۆری خەڵک لە تەمەنی 65 ساڵیدا خانانشین دەبن. ڕێژەیەکی زۆر کەمیشن کە لە دوای 61 ساڵی خۆیان خانانشینەکەن، بەڵام ئەمەیان لەبەر کەمی موچەی خانانشینی زۆر بە کەمی ڕۆیە. موچەی خانانشین لەسەر ئاستی داهاتی مرۆڤەکان بەندە کە چەند ساڵ کاریان کردووە و داهاتی ساڵانیان چەند بووە و چەندێک باجیان داوە بە دەوڵەت. واتە تا داهاتی ساڵانیان زیاتر بێت موچەی خانانشینیان بەرزترە بێتەوە. سەرجەم موچەخۆرانی دەوڵەت و شارەوانیەکان و کۆمپانیا مەدەنیەکان دەبێت ڕێژەیەک بدەن بە دەوڵەت کە پێی دەوترێت ڕێژەی پاشەکەوتی خانانشین. واتە ئەگەر موچەی فەرمانبەرێک 500,000 دینار بێت دەبێت خاوەنکار نزیکەی لە 5 ئەو موچەیە بدات بە دەوڵەت بۆ پاشەکەوتی خانانشینی کەسەکە. ئەمە دوای ئەوەی کە فەرمانبەرەکە 500,000 دینارەکەی خۆی وەرەگرێت، واتە خاوەنکارەکە موچەکە وەکو خۆی دەدات بە موچەخۆرەکە و لە 5 ئەو موچەیەش لەسەر و موچەکەوە دەدات بە دەوڵەت نەک لە موچەخۆرەکە ببردرێت. بەشێک لەو ڕێژە پارەی کە دەوڵەت بۆ خانەنشینی موچەخۆران کۆیەکاتەوە، موچەخۆر خۆی ئەتوانێ لە ئەکسیە و کۆنتۆی سووی جیاجادا دایان بنێت تا قازانجی زیاتر بکات و ڕێژەی موچەی خانەنشینیان بەرز بکاتەوە. بەڵام لەبەرەوەی حکوومەت بەرپرسە لە گەرانتی وەرگرتنی کەمترین ئاستی خانەنشین، بۆیە موچەخۆران ناتوانن بڕیار لەسەر هەموو ڕێژەکە بدەن. بەرتیل کە تەمەنی 85 ساڵە بەردەوامە لە وەرزش و بەهێزکردنی ماسوولکەکانی. Jag är faktiskt nu i år är det 20 år sedan jag gick i pension. من 20 ساڵە خانەنشینم، تەمەنم 85 ساڵە. ئێمە لە سوید لە 65 ساڵیدا خانەنشینە بین. لە سەرەتای خانەنشینەوە کێشەم هەبوو، چونکە هەمیشە چالاک بووم. لە 12 ساڵیەوە کارم کردووە، بۆیە بارێکی جیاواز بوو لە کار بکەوم. بەڵام من و داگمار فریکسۆن خانوویەکمان هەیە و پێویستی بە خزمەت و چاودێری هەیە. هەمیشە پێویستێکی هەبوو جێبەجێ بکەین. جگە لەوەش ئەوە 50 ساڵە من چالاکم لەگەڵ ڕێکخراوی خێرخوازی جیهانی و ناوچەی نیشتیمانی لاوێنس کە ئەرکی کۆمەکی لە ئەستۆ گرتووە. من تا ئێستاش چالاکم لەگەڵیان، چالاکی شەڕم تا تااقەتم ماوێ. ژیانی خاننشینیمان زۆر خۆشە. خۆشبەختانە توانای گەشتی وڵاتانمان هەبووە، چه هەر خۆمان یا لەگەڵ مناڵەکانمان یا لەگەڵ مناڵی مناڵەکانیشمانە گەشتی زۆربەی وڵاتانی جیهانمان کردووە، چونکە خۆشبەختانە توانای داراییمان هەبووە. بەرتیل فرێدریکسۆن و داگمەر فرێدریکسۆن 56 ساڵە ژن و مێردن و چەند ساڵێکیش هاوبەڵێن بوونە. من ساڵی 2001 لە 65 ساڵیدا خانەنشین بووم. خزمەتکردنی باخچەی ماڵەکەم یەکێکە لە سەرقاڵەکانی ڕۆژانەم و ئەتوانم خۆم هەڵکێشم. بڵێم هەر خۆم خەریکی بووم و خانوویەکی شوشەیم لە باخەکەما دروست کرد بۆ چاندنی گوڵ و سەوزە کە بووم بە خانەنشین ئەرکی ڕێنشاندەری مێرمنداڵانی بێکەسی پەنابەران بووم. 4 مێرمنداڵی سۆماڵی و کوردێکم هەبوو کە تا ئێستاش لەگەڵ کوردەکەدا پەیوەندی بەردەوام هەیە. موچەی خانەنشینی لە سوید لەسەر داهاتی ئەو کەسە بندە کە لە ساڵانی کارکردنیە داهاتی ساڵانەی چەند بووە و چەند ساڵ کاری کردووە. تا داهاتی ساڵانەی زیاتر بوو بێ، موچەکەشی ئێستا لە کاتی خانەنشینیە باشترە بێت. فرێدریکسۆن کە پێشتر گفتوگۆم لەگەڵکردن وتی من لە سیەکانی سەدەی ڕابردوودا لەدایک بووم و ئەو کاتە وا پەروەردەکراین کە ئێمە هەمیشە پشت بە خۆمان ببەستین نەک بە حکوومەت، چونکە ئێمەین پشتیوانی حکوومەتەکەین نەک حکوومەت ئێمە بەخێو بکات. بۆیە فرێدریکسۆن دەیوت تەنانەت هەموو خەرجیەکانی دوای نەمانی خۆشی لە ئێستاوە پاشەکەوت کردووە تا کەسی تر ئەرچی ئەو خەرجیانە نەگرێتە ئەستۆ. هەڵمەت حسێن NRT هەڵسپێری. هەرچەندە لە سیستەمی تەندروستی لە هەرێمی کوردستانە خزمەت گوزاریەکان بە نرخێکی کەمە بۆ هەموو کەس، بەڵام هاوڵاتیان و هەروەها حکوومەت لێ رازی نین. بۆ پێی بەرپرسانی تەندروستی پیان وایە ئەو بودجەی کە تەرخان کراوە لە ئاستی گشتی کەرتی تەندروستی دانیە. بەهۆی قەرەباڵغی نەخۆشخانە حکوومەکان و هەروەها
کەمی دەرمان لە نەخۆشخانە حکومیەکاندا هاوڵاتیان ناچارن ڕوو لە نەخۆشخانە و کلینیەکە تایبەتیەکان بکەن. ئەمە یەکێکە لە نەخۆشخانە گشتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. لێرە نەخۆشخانەکان قەرەباڵغن. نەخۆش دەتوانێت هەموو کات سەردانی نەخۆشخانە بکات و بە نرخێکی کەم دەچێتە ژوورەوە. بەڵام نەخۆشخانە هەیە ڕۆژانە نزیکەی 1200 نەخۆش سەردانی دەکەن و پزیشک هەیە لە کاتی یەک دەوامدا 200 نەخۆش دەبینێت لە ڕۆژێکدا. بەرپرسانی تەندروستیش دەڵێن جگە لە نەبوونی سیستمێکی ڕێکخرا و پێشکەوتوو نەبوونی هۆشیاری تەندروستی هۆکارێکە بۆ قەرەباڵغی نەخۆشخانەکان. ئەمە یەکێکە لەو نەخۆشانەی کە لە یەکێک لە نەخۆشخانە حکومیەکانی هەرێمی کوردستاندا چارەسەری وەرگرتووە. ئەم کاتۆ باش. چۆن پێشوازیان بەشەیەکی زۆر جوان چارەسەریان بۆ کردمەوە بەها بەشێکی زۆر ڕێک و پێک مامەڵیان لەگەڵدا کردم بەڵام بە هیچ شێوێنە دەرمانەکان بۆم کڕا وەروەها خزمەت گوزاری هەنێکی کڕاوە هەروەها لە تەوالەتوینەکانی واتە ئەو دەرمانانەی کە بۆ نووسراوە بەشێکی ئەبێ لە دەرەوەی نەخۆشخانەکە بیکڕێت هەندێکی بێت لە دەروی نەخۆشخانەکە بیکڕێ چکە لە بەرەوەی نییە. لە سیستمی تەندروستی هەرێمدا خزمەت گوزاری بێبەرامبەرە بۆ هەموو کەس بەڵام خەڵکی و حکوومەتیش لێ رازی نین. لەگەڵ ئەوەی بودجەیەکی کەمی بۆ تەرخان کراوە لە کاتێکدا کەرتی تەندروستی پەیوەندی بە ژیانی هەمووانەوە هەیە. دکتۆری لە جامیعە دەوامەکە و لە خستەخانەش دەوامەکە و لە عیادەکەی خۆشی دەوامەکە. ئەمە وای کردووە کە فریان نەکەوێ هەرسێکیان بکە لە هەمان کاتیش حکومت نەیتوانیەوە بەدەل عیادی بداتێتە. بەڕێی من ئەگەر ئەم قەیرانە داراییە تەواو بوو حکومت ئیمکانیەتی هەبوو هەموو دکتۆرێک ڕازیە کە تۆ مانگانە 5,000 دلاری بیتێ و عیادەکەی دابخە ئەو وەختە زمانی ژیانی خۆیەکە و بە باشتر لە ئێستا ئیژەکە هەرچەندە یەکێ لە ئیجابیەتەکانی ئەم سیستەمە کۆنە ئەوەیە کە خزمەتگوزاری بەلاشە مەسەلەن دەوڵەمەندترین کەس کە جەڵدەلی بە ئەچێتە ئینعاش هەمان دەرزی بۆکرێ و کابرایەکیش کە نەبووە و فەقیرە و کاسبی سەر جادەیە کە جەڵدەلی بە ئەچێتە هەمان شوێن و هەمان عیلاجی بۆکرێت. نەخۆشخانە ئەهلەکان یەکێکی ترە لەو شوێنانەی کە خەڵکی بە مەبەستی وەرگرتنی چارەسەر سەردانی دەکەن. هەندێک قەرەباڵغی و کەمی دەرمان لە نەخۆشخانە حکومیەکاندا بە هۆکار دەزانن بۆ ئەوەی کە خەڵکی ڕوو لە نەخۆشخانە تایبەتەکان بکەن. بەهۆی قەرەباڵغێکی زۆرەوانێ و تر هاتوچۆیەکی زۆری پێکەن تا ئیشەکەت بۆکەن و زۆری پێچێت بەس ئێرەتر بە ڕۆژێ بە 2 ڕۆژ نەجاتە بێ ئیشەکە تەواو بێت. لە نەخۆشخانە تایبەتەکان نەخۆش بەبێ قەرەباڵغی و بێزاری چارەسەر وەردەگرێت و خزمەت گوزاری و دەرمانی پێویستیش هەیە. بەڵام هەموو کەس ناتوانێت سەردانی نەخۆشخانە تایبەتەکان بکات چونکە نرخی گرانە. ئەتوانم بڵێم خاڵی هەرە گرنگ لەوەی کە نەخۆش بۆ ڕوو لە کلینکە تایبەتەکانەکە بەڕاستی کەلتورێکی دیاریکرا و بڵاو بۆتەوە تایبەت بڵاو بۆتەوە لە نێو هاوڵاتیانەوە ڕەنگە خۆشم پێشوی بم بە پزیشک هەمان بۆ چونم هەبوو بێ کە ئەگەر نەچیتە لە عیادەکە دکتۆرەکە باش ناوبینێ ڕەنگە ئەو نەخۆشەوە بزانێت کە من 5 دقیقە ئێمە ئیتر وابزانێ من فێڵم لێ کردووە چکە لە هەموو شوێنێکی تر فێڵی لێکرێ وازانێت تۆش هەر فێڵی لێەکەی بەڵام من نتوانم گرنتی بەمێ هیچ پزیشکێک نییە تەسەور ناکەم ینی بەبینیش نەمبینیەوە هیچ پزیشکی فێڵ لە نەخۆشەکەی بکە هەموو پزیشکی حەزەکە نەخۆشەکەی چارەسەرکەوە جوانترین خزمەت بە نەخۆشەکەی بکات چکە پەیوەندی بە داهاتووی پزیشکەکە خۆیەوە هەیە پەیوەندی بە سومعی پزیشکەکە خۆیەوە هەیە لەبەرەوە هەرگیز پزیشکێ ناچێ نەخۆشی بخەڵەتێنێ خۆگەر پزیشکێک کەوتەوەی نەخۆش بخەڵەتێنێت تاکید بە کێشەی ڕوویاوە کێشەکەیە لە مەسەد ئەو پزیشکە ڕەنگە نەخۆش بێ بۆ من ڕەنگە خوا نەخواسێ کێشەیەک لە کێشەکانی هەبێ گینا هیچ پزیشکێ باوەڕ ناکەم تا ئێستا شتی واشمان نەبیستوە کە پزیشک نەخۆشی خەڵەتان بێ لایەنێکی تریش ئەمە کە بەڕاستی هاوڵاتێکە خۆی وابی دەکاتەوە لایەنێکی تریش وا بڵاوی ئەکەنەوە ڕەنگە کۆمەڵی کۆمپانیای ئەوانەی کە مەسەد دەرمانیان هەبێ ئەوانەی کە تیشکیان هەبێ ئەوانەی کە کلینیکیان هەیە لە دەرەوە بیناکانیان هەیە ڕەنگە وا بڵاو کرێتەوە ناو نەخۆشخانەیە ئەگەر نەی بۆ لای فڵان دکتۆر تۆ چانەبییتەوە یا ئەگەر وانەکەی چانەبییتەوە کە بەڕاستی من لێ ناشارمەوە من وەکو پزیشکێکی پسپۆڕ ئەوەی ئەتوانم لە خەسخانەیەکی حکومیا بیکەم هەرگیز ناتوانم لە خەسخانەیەکی تایبەتا بیکەم چکە لە خەسخانەیەکی تایبەت هەموو شتێکە سەرفی ئەەکەی و هەموو شتێکە بەکارێنی هەموو شوێنێکە لەو نەخۆشخانەیە ئەیگری بە پارە بۆ نەخۆشەکە حسابەکە ئەمن پزیشکەکە ناتوانێت زۆر لە نەخۆشەکە بکە پارە زۆر بە بۆیە نەخۆشخانە حکومیەکان بۆ پزیشکان حڕێتێکی زیاتر و کرانەوەیکی زیاتر هەیە و ئەو شتانەی کە لە نەخۆشخانە حکومیەکاندا پێشکەش بە نەخۆشەکرێ هەمووی بێ بەرامبەرە لەبەرەوە قەت پزیشکان لەوە ناترسن ئەگەر فحسێکی زیاتر یان تیشکێکی زیاتر بۆ نەخۆشەکان بکەن هەرچەندە زۆر جار لە کلینیکە پزیشکیەکانیش هەمان پزیشکی نەخۆشخانە گشتیەکان نەخۆش دەبینێت بەڵام هاوڵاتیان پێیان وایە کە لە کلینیکەکان
گرنگی زیاتریان پێدەدرێت بەهۆی ئەوەی ژمارەیەکی کەمتر نەخۆش دەبینن بەڵام پارەی زیاتر لە نەخۆش وەردەگرن و نرخی بلیتی چوونە ژوورەوەشیان جیاوازی هەیە و ڕێک نەخراوە. بەڵێ بەس عیلاج و دەرمانی هیچ شتێک نییە بەکاریبێنی ناچاری هیچ احتیمامێک پێ نایرێ لە بواری عیلاج و شتەوە بەست ناچارین بینە عیادەکان. لا هەندێک جێگا خەڵکی نەسەردانی نەخۆشخانە گشتیەکان و نەسەردانی تایبەتەکان دەکەن تەنانەت سەردانی کلینیکەکان ناکەن بەڵکو بە مەبەستی وەرگرتنی چارەسەر سەردانی دەرمانخانەکان دەکەن و زۆر جار بەبێ نووسراوی پزیشکی داوای دەرمان دەکەن و وەریشی دەگرن ئەمە سەرەڕای ئەوەی تا ئێستاش نرخی دەرمان ڕێک نەخراوە. چووم نان کردیان بەپارەی کرد ساڵێکی بۆ دانام تمە تا ساڵە بیمێنم کوێرە بم بەپارەکە بۆی کردم و ئەتێ منیش لە ئیشش بووم لە عیادەکردم. لە هەرێمی کوردستاندا 75 نەخۆشخانە و زیاتر لە 950 بنکەی تەندروستی هەیە بە پێی ئاماری نوێی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم 68,000 کەس یەک نەخۆشخانەی حکومیان بەردەکەوێت و هەر پزیشکێکیش 762 کەسی بەردەکەوێت. جیاواز لە هەرێمی کوردستان لە وڵاتی ئەڵمانیا هەموو کەسێک پزیشکێکی تایبەت بەخۆی هەیە و خاوەنی کارتی بیمەی تەندروستی خۆیەتی نەخۆش دەتوانێت بەو کارتە پزیشکەکەی ببینێت تەنها لە چەند حاڵەتێکی تایبەتدا نەبێت نەخۆش بە مەبەستی وەرگرتنی چارەسەری یاخود دەستنیشانکردنی جۆری نەخۆشیەکەی سەردانی نەخۆشخانە ناکات بەڵکو لە ڕێگەی تەلەفۆنەوە پەیوەندی دەکات بۆ ئەوەی کات و بینینی شوێنی دکتۆرەکەی دەستنیشان بکات. سەردانیکردن و چونە لای پزیشک لە وڵاتی ئەڵمانیا بە جۆرێکە کە دەبێت سەرەتا بە مەبەستی دەستنیشانکردنی جۆری نەخۆشیەکەی کەسی نەخۆش بچێتە لای پزیشکی گشتی کە پزیشکی ماڵەوەشی پێدەگوترێت لە نۆرینگەی تایبەتی پزیشکەکە واتە ناچێتە نەخۆشخانە. پاشان و دوای دەستنیشانکردنی جۆری نەخۆشیەکە ئەگەر کەسی نەخۆش جۆری نەخۆشیەکەی لای پزیشکی گشتی چارەسەر بکرێت ئەوە چارەسەر وەردەگرێت ئەگەر نا ڕەوانەی لای پزیشکی پسپۆڕ و تایبەت بە جۆری نەخۆشیەکە دەکرێت. دوای ئەوەی کەسی نەخۆش مۆعیدێک لەلایەن پزیشک دروست دەکات و دوای ئەوەی ڕێکەوت و کات و ڕۆژی دیاریکرای بۆ دەستنیشانەکرێت یەکەم هەنگاوی نەخۆش لەم دەرگاوە دەست پێ ئەکات و ئەچێت بۆ لای پزیشک. پێش بینینی پزیشکی تایبەت پێویستە هەموو کەسێک پێشوەختە کات و ڕۆژ و ڕێکەوتێک دیاری بکات کە تیایدا پزیشک دەبینێت و کاتی بینینی پزیشک بە دوو جۆرێک دەخرێت یان بە سەردانیکردنی نۆرینگەی تایبەتی پزیشک یاخود پەیوەندیکردنی تەلەفۆنی بە نۆرینگەکەیەوە و کەسی نەخۆش مۆعیدێکی بۆ دیاری دەکرێت بەڵام بە مەبەستی بینینی پزیشکی گشتی یان ماڵەوە ئەوە کەسی نەخۆش لە ڕۆژانی داوامی ئاسایی واتە لە دووشەممە هەتاکو هەینی دەتوانێت سەردانی بکات و بیبینێت. مرا كيف مرا خوش بالولات غربي مرا زمان نزانه كيف مرا خوش بكو دكتورة كي بزماني مرا به مريوارة جام دردي خاور بيجي بزماني خا كيف مرا پر خوش به بزماني خاي كردي. طلعت سنة أقول كويس 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 أيوة تمام. بۆ بینینی پزیشک پێشوەختە پێویست بەبڕینی هیچ جۆرە کارت و بیتاقەیەک ناکات بەڵکو هەموو کەسێک خاوەنی کارتێکی بیمەی تەندروستی خۆیەتی کە تەنها کارتەکەی بەکاردەهێنێت بۆ بینینی پزیشک و لە بەرامبەر هەبوونی ئەم کارتە ماگانە بڕێک پارەی دیاریکرا و دەدات بەو کۆمپانیای کە خاوەنی بیمە تەندروستەکەیە و کە چەندان کۆمپانیای جۆرا و جۆری بواری بیمەی تەندروستی هەن. دوای ئەوەی کەسی نەخۆش لێرە لە پرزگا یاخود لە ریسپشن پێشوازی ئەکرێت و دوای ئەوەی کەوە لە ڕێکەوت و ڕۆژ و کاتی مۆعیدەکەی دڵنیا ئەکرێتەوە و پاش پیشاندانی کارتی بیمەی تەندروستی لێرە لە پرزگا پاشان دەهێنرێت بۆ ژوورێک کە پێوترێت ژووری چاوەڕوانی لەم ژوورەدا کەسی نەخۆش چاوەڕێکە تاکو و کاتی بینینی پزیشکی دێت و لەلایەن کەسێکەوە لە پرزگەوە پێڕاگەیەندرێت کە ئەمە کاتی بینینیەتی لەلایەن پزیشکەوە. نۆرینگەی پزیشک وەکو نەخۆشخانەیەکی بچووک وایە کە دەتوانرێت چەندان پشکنینی جۆرا و جۆری تێدا بکرێت بە مەبەستی دەستنیشانکردنی جۆری نەخۆشی کەسی نەخۆش و ئێمە لە نۆرینگەی دکتۆر حەمدووشین کە بەم شێوە بەشەکانی نۆرینگەکەیمان پێپیشان دەدات. ئەف لەوێ دەرێ لە بۆرە لابراتوار یانێ مختبەر نەخۆشی مەگتێ تف وەختێک لەوێ دەرێت تێنجامە لە سەبی معانە ببن ئەم خوێنێ وانە دەبن تحلیل دەکەن ژوانەڕە وە تحلیلێک ئەم چێ دەکەن تحلیل کامل یانێ
حجرة سبي حجرة سور يعني كريات البيض كريات الحمر ديرا كوليسترول اي غدة اي دل اي شكر قتشي سام تشيدكن نجيب بهية في شارع بالهدى اشتراسة اف اودا الفيدري خاص سبي تشخيص سرطانه سرطان اي بيراكو وسرطان اي ميرا لبو اختصاصي من داخلية قلبية نسائية شرايين غدة منشكرية رخصتي تشخيص سرطان اي ميرا و اي جنا لفي داري مبرية دوي معانا خوني دا امكانن چه بكن وقتی قلنا خوش واره في داري لفر تشتي تشخيص سرطان تفضل كامل ملفر چكرية زيادة تريوه پر نخوش هنه بونارا نخوشی اعصاب هنه ای سر ایش هیا نخوشی التهابات هیا لجامع تداوی که خاص هیا و تداویا دولتی اروپا دا استیدا اندامم و ردبین لیزا و تداوی لیزا الوی داره ام نخوش ویتونی لسر و تدا تداوی دکن 2 سال بری وی میشه کوبانی در کتن اون هاتن گیشتن وی داره آلمانیا من 2 سال شما دکتن ترکیمون برام هات نداره آره اف لوی داره و اودا سبی تشخیص نخوشی دل یعنی کاردیولوژی دوردا نخوش وقتی که دلوی معانه دکن دلوی ای تخطیط دل و دیورا وقتی که دلوی یعنی 24 ساعت EKG مشانده بدن دیورا تانسیونوی گورا نخوشیوی چی هسته نخوشتون بتون درد کفن ام جوان نخوشارا الوی داره شیروه دکن انو درده تا ولو دوی داره دا هف نخوشی دل تفضل سروی صورتی هنه دلوی وقتی که ناشغله زیده لی دخینه کم لی دخینه شرایان گویر آتیه گرتن شوف شو المشكلة يا أهلا وسهلا تختري صنعته يعني صنعتك قلكي بقيمتها ومازنة تختري لحرجك جورا أونيفرسيتي جورا تربية وتعليمه بس من كشخص من ككرد تختري من كريا داسخو وشتيغم خدمتي إنسان بكن نخوشي قتي جامع نوك حمو تختار درد تتشيا مرة بيجا حب بتادم درمان بتادم وهرا نولوا پرنسیپی ما وقتی که نخوش هات و در جامع از بوی نخوشی را جه پرست کن بری گذبیم روش باش تچاوی تش کدری هاتیه نخوشی ما یه پر رجولاتی نوین هاتنه وقتی که و نخوشی رجولاتی نوین هاتیه که در باز سر تختار دو به گلکی دترسه نخوش جحمو ولاتا تین جامع و داره نخوشی که تی جامع و داره گی به توصیه تی و داره بیستنه دوی داره دا و نخوشی وقتی که بری گو نفسیوی وادکم دست پیدا که شاد به دکنه و چاقه هاو نخوشات دردی خود بجه هدی نکو 3200 نخوشی ما هر کفارتالک هیا هر روزه 40-50-60 نخوش تی جمع و نخوشی که تی پیراکن زاروکن ایمازنن به عمر دوی داریدتن لێرە کەسی نەخۆش بەمەبەستی وەرگرتنی چارەسەر و دەستنیشانکردنی جۆری نەخۆشیەکەی سەردانی نەخۆشخانە ناکات تەنها لە چەند بارودۆخێکی دیاریکراودا نەبێت و هەر کاتێکیش پێویستی بە چوونە نەخۆشخانە هەبوو بە هەمان شێوەی بینین و چوونە لای پزیشک پێویست بە بڕینی هیچ جۆرە کارت و بیتاقەیەک ناکات بەڵکو دەبێت کارتی بیمەی تەندروستەکەی پێبێت. سەبارەت بە بڕی تێچوون و خەرجەکانی نەشتەرگەری ئەوە بەشی هەرە زۆری نەشتەرگەریە گەورە و بچووکەکان تێچووەکانیان بیمەی تەندروستی دەیدات جگەل لە هەندێک نەشتەرگەری تایبەت و تەواوی نەشتەرگەریەکانی جوانکاری نەبێت کە کەسەکە خۆی دەبێت خەرجەکانی نەشتەرگەریەکەی بدات. کەیوان چۆمانی NRT ئەڵمانیا لە پاش وشانێک لەگەڵتان بەردەوا ببی. لە هەرێمی کوردستان کاتێکە کەسێک دەمرێت دواتر دەشۆردرێت و دەبرێتە مزگەوت نوێژی لەسەر دەکرێت و لە پاش ئەمانە لە ڕێوڕسمێکی تایبەتدا دەهێنرێت بۆ یەکێک لە گۆڕستانەکان بە خاک دەست پێدرێت لە پاش ئەمانە کە سوکاری مردووەکە بڕیار دەدەن بچنە
هۆڵێکی پرسەگەڕان یاخود مزگەوت بامبەستی دانانی پرسە بۆ مردووەکەیان. زۆر کات لە پاش تەواوبوونی پرسەکەش هاوڕێیان و دۆستانی مردووەکە بە مەبەستی سەردانیکردن و سەرخۆشیکردن دەچنە ماڵی کەسوکاری مردووەکە. مردوو ئەشۆرین بە چ شێوەیەک جوان سەری ئەشۆرین بیدایە سەر ماشۆر ئایپیاکەین سێجار. لە هەرێمی کوردستاندا پرسە بە کۆمەڵێک ڕێوشێنی ئاینی و کۆمەڵایەتیدا تێپەڕ دەبێت. مردنی هەر کەسێک لە حاڵی ئاساییدا پاش گیان سپاردنی دەبرێتە مزگەوت و لە مردوشۆری مزگەوتەکاندا دەشۆردرێت. ئەمە یەکێکە لە ئەرکە ئاینیەکان. هەر کەسێک کە کۆچی دوایی یەکات یەکەمین شوێن کە بۆیە هێنرێت ئێرەیە واتە مردوشۆر. لێرە مردووەکە بەپێی کۆمەڵێک ڕێوشێنی ئاینی و کۆمەڵایەتی ئەشۆردرێت و دواتر کفن ئەکرێت و ئێتر لێرەوە بەڕێ ئەخرێت بۆ گۆڕستان. ئەو کەسانەی کە مردووەکان دەشۆن شارەزاییان هەیە و لە چوارچێوەی ڕێنمایە ئاینیەکاندا لاشەی کەسەکە بە مادەی پاکەرەوەی تایبەت دەشۆن. دواتر بۆنی خۆش لە لاشەکە دەدەن و هەر لەو شوێنە پاش کفنکردنی لە تابوتی دەنێن و ئامادە دەکرێت بۆ ناشتن. جلوبەرگەکەی لەبەرداکەنین تاراتێکی باشی بۆ دەگرین لەسەر ئەم منەسەیە ڕایە کێشین دەستەکەین بە شۆردنی ئەوەی کە بۆ ئێمە شارەزابووینە لێی لەسەرەوە دەستی پێەکەین سەری جوان ئەشۆرین سێجار ئێمە زیاتر شامپۆ بەکارەهێنین لای ڕاستی سێجار ئەشۆرین و لای چەپی دوای ئەخین بەسەر تەنیشتێکە پشتیشی جوان ئەشۆرین و تاراتێکی باش و دەستنوێژێکی باش بۆ گرین و ئەمە شێوازی مردوو شۆردنە لە ناو ئێمەیە هەم وەکو سونەتێکی واجبێکی ئەرکێکی ئاینی و ئەرکێکی کۆمەڵایەتیش ئەمە بۆتە ئەرکێکی زیاتر کۆمەڵایەتیش ناو ئێمەیە و دوای ئەوە کە شۆردنەکەمان تەواو کرد دەستەکەین بە کفنکردنی و دوای ئەوە ئەرکی ترمان هەیە نوێشکردن لەسەری و نان لە گۆڕەکەی. لەم ناوچەیە چەندین تیم هەن بۆ شۆردن و کفنکردن و گواستنەوەی تەرم و هەڵکەندنی گۆڕ کە هەمووی بێ بەرامبەرە. لە هەموو کات و ساتێکیشتا ئەم تیمانە خۆبەخشانە ئامادەن بۆ ڕایکردنی مەراسیمەکانی ناشتنی مردوو. تەمەنی تقریباً 12 ساڵیمان هەیە تاوەکو پیاوی گەورەشمان لەگەڵایە بۆ مردوو شۆردن. بەڵام ئەوەی کە لێرە ئەکرێ هەمووی بێبەرامبەر ئەکرێت تر مناڵ جەنازەمان بۆ دێ مناڵە هەبوومان دێ گەورەیە بۆ هەتا ئافرەتیشمان بۆ دێت ئافرەت ئەو بەڵام ئافرەتی ستافی تایبەتی ئافرەتانمان ئێشۆری ئەو ئافرەتانی کە زیاتر ئاوارن دێن ئێرە ئەوەی کە ناو شار بێ نایەت ئێرە بەڵام ئەوانی کە بۆمان دێت ئێمە وەکو ستافی مزگەوتی تەخوا و سەرجە مزگەوتەکانی کە بۆمان بکرێت لە خزمەتی خەڵکین بەبێ بەرامبەر جەنازیان بۆ شۆرین و پاکوخاوێن یادێن دەستیان خۆێن و جگە لە شۆردن ئێمە کەفنکردنی مردوومان لەسرە و هەتاوەکو ئسعافی خێرخوازیمان هەیە بۆ بردنەسەری گۆڕستان بۆ هەر شارێک بێ لە ئەم شارانی کوردستانی خۆمان ئسعافی تایبەتمانی بەبێ بەرامبەر ئیگوێزێتەوە هەتا گۆڕ هەڵکەنمان هەیە بەبێ بەرامبەر گۆڕەڵکەمان هەیە لە 12 شەو تەلەفۆنی بۆ بکە لە یەکی شەو تەلەفۆنی بۆ بکە ئەوان ئامادەن بۆ گۆڕەڵکردن بەبێ بەرامبەر. لە پاش شۆردن و کفنکردنی لاشەکە هەر لە مزگەوتیان لەسەر گۆڕستان نوێژ لەسەر تەرمەکەی دەخوێندرێت و مامۆستایەکی ئاینی ئەرکە ئاینیەکانی بە خاکسپاردنی مردوو جێبەجێ دەکات. ئێمە وەکو مسلمان لە وڵاتە کە زۆربەی سەتانەوەتی بەرەوسەر و مسلمانە حەمد بۆخوا لەسەر وەسیەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ حەقی مسلمان لەسەر مسلمان شەشتە یەکێ لەوانە نوێشکردن لەسەری و کەوتنە شوێن جەنازەکەی بەرەو قەبرستان. ئەم جێمە نەریت لە وڵاتی خۆمانە وەکو مسلمان وایە هەر کەسێک بمرێ چوار شتی لەسەر مسلمانان واجب ببێ. یەکەمی شۆردنی بە جوانی وەکەوەی کەوا بۆماندانەوەکو دینی ئیسلام، دووهەم کفنکردنی، سێهەم نوێشکردن لەسەری، چوارەم ناشتنی. گۆڕستان دواوێزگەی تەرمی کەسی کۆچ کردووە، بەڵام دواتر مەراسیمی پرسەدانان و دڵنەوایی و سەرخۆشی لە کەسوکاری مردوو دەست پێ دەکات. هەر کەسێک پاش ئەوەی گیانی سپارد لە گۆڕستانێکدا گۆڕێکی بۆ هەڵدەکەندرێت و دەنێژرێت. دوای ئەوە مەراسیمی دانانی پرسە دەست پێیەکات کە بە زۆری لە هۆڵێک لە ناو مزگەوتەکان یان لە تەنیشتی مزگەوتەکانە بێت. لەوێ بۆ ماوەی 2 ڕۆژ مەراسیمی پرسەدانان بەردەوامی ئەبێ. تێیدا کەسوکار و خەڵکانی تر لا دەوروبەرەوە سەردانی پرسەکەکەن و لە نزیکەوە
پرسە و سەرخۆشی لە کەسوکاری مردوو ئەکەن. بەڵام بەپی دابوونەریتە جیاوازەکان لا شوێنە جیاجەکانی هەرێمی کوردستاندا زۆر جار دوای دانانی پرسە بۆ ماوەی 2 ڕۆژ لە هۆڵەکاندا ئەبرێتەوە بەردەم ماڵی مردوو یان کەسێکی نزیک لە کەسایەتی مردوو. لەبێش بۆ ماوەی ڕۆژێک یان بۆ چەند ڕۆژێک مەراسیمی دانانی پرسە و سەرخۆشی بەردەوامە بێت. ئەوەش ئەگۆڕێت بەپێی کەسایەتی کەسی مردوو هەروەها زۆر و کەمی کەس و عەشیرەت و هۆز و بنەماڵی ئەو کەسەی کە مردووە. لە ناو هۆڵی پرسەکاندا بۆ ماوەی 2 ڕۆژ قورئان خوێنێک قورئان دەخوێنێت و هەر کەسێکیشکە دێتە ناو هۆڵی پرسەکەوە لەگەڵ دانیشتن و پاشان هەستانیشی سوورەی فاتیحا دەخوێنێت. وەکو نەرید ئەوەی وەکو سونەت هاتبێ ئەوەیە بەس سەرخۆشیە، بەڵام ئەمڕوعاتە لەناو خۆمان قورئان خوێنتێنن قورئانە خوێنە جاری وایە پارەی زۆریش وەرەگرێت لە حەقەتە جێی خۆی نییە. لە دوای 2 ڕۆژەکەی تر لە تازیە تەواو بێ لە مەنتەقەی لای ئێمە. لە کوردستان لە زۆربەی ناوچەکاندا دانانی پرسەی ژنان و پیاوان جیایە. پرسەی پیاوان لە مزگەوتەکان یان هۆڵەکانی تایبەت بە پرسە دەبێت، بەڵام پرسەی ژنان لە نزیک ماڵی کۆچکردوو یان کەسێکی نزیک لە کۆچکردوو دەبێت. لەو ماوەیەدا کەس و کار و دۆست و عەشرەت و دراوسەی کۆچکردوو سەردانی پرسەکە دەکەن و دڵنەوایی خێزانی کۆچکردوو دەکەن. لە پاش مردنی کەسێک کەسوکاری مردووەکە دەچنە کەنیسە و کۆ دەبنەوە بە مەبەستی سەرخۆشیکردن. پێشتر بنەماڵەی مردووەکە بڕیاریان داوە مردووەکە بنێژن یاخود بیسووتێنن. لە وڵاتی سوید لە 80% مردووەکان دەسووتێنرێن و لە 20% دەنێژرێن. بەتایبەت لە ڕۆژانی یەکشەماندا دەچنە سەردانی گۆڕستانەکان. ئەمە یەکێکە لە سەرقەبرانەکانی سوید. لێرە سەرقەبرانەکان بە شێوەیەکی جوان ڕازێنراونەتەوە، پڕن لە گوڵ و دار و درەخت و جێی سەرنجی هاوڵاتیانن. هەرەمە ژوای کردووە خەڵکی بۆ پشووەرگرتن و بەسەربردنی هەندێک لە کاتەکانیان سەردانی بکەن. هەندێک جار ئەو شوێنانە وەک شوێنی کات بەسەربردن بەکاربهێنن. لێرە جگەلەوەی خەڵکی وەک پەیوەندێکی ڕۆحی سەردانی گۆڕەکان دەکەن، هەندێک جاریش گۆڕستانەکان دەبنات جێژوانی دڵداران. کاتەرینا ئیڤندس سەرپەرشتیاری ئەم گۆڕستانەیە. ئەو کارەکانیان بۆ ناشتنی مردوو وەرگرتنیان لە گۆڕستانەکەیان بە شێوازێکی سیستماتیک باز دەکات کە بۆ وەرگرتنی جەستەی مردوو پەیڕەوی دەکەن. کەسوکاری مردوو پێش هەموو شتێک پەیوەندی دەکەن بە نووسینگەی مردووانەوە کە لە سویددا هەیە. دوای ئەوە پەیوەندی دەکەن بە ئێمەوە کە بیانەوێت گۆڕێکی تازە هەڵبژێرن کە نەیان بووە. ئێمەش سیر دەکەین کە چیمان هەیە تا بتوانین بەکاری بهێنین. ئەو کات تابوتەکە هەڵدەبژێرن. تابوتمان هەیە بۆ 2 مردووە بەیەکەوە دەبێت. 3 ڕۆژ پێشتر ئاگادار کرابێتین و دەتوانرێت ژووریش بەکرێ بگیرێت ئەگەر کەسوکاری مردووەکە بیانەوێت و بە هەردوو شێوەکەی هەمانە لە دەرەوە و ناوەوە. لە شاری یۆتۆبۆری 34 سەرقەبرانمان هەیە. تا 25 ساڵ بۆت هەیە ئەو قەبرە بەکار بهێنیت و دەتوانرێت دوای ئەوەش تازە بکرێتەوە یان دەتوانیت بیگەڕێنیتەوە بۆ ئەوەی مردوویەکی تر سوودی لێ ببینێت. جگە لە گۆڕستانە گشتیەکانی ئەو وڵاتە، کەنیسەی سویدی جێگایەکی تایبەتی بۆ موسڵمانەکان داناوە کە بە سەرقەبرانی موسڵمانان ناسراوە. لە سوید نرخی ناشتنی مردوو دیاریکراوە. ئەگەر مردووەکە بگوازرێتەوە لە شارێکی تر یان وڵاتێکی تر بنێژرێت، بێگومان بگوێرەی ئەو شوێنەی بۆی دەبرێت نرخی گواستنەوە و ناشتنەکەی جیاوازە. ناشتنی مردوویەک لە سوید 24,000 کرۆنی سویدی تێدەچێت کە بەرامبەرە بە زیاتر لە 350,000 دیناری عێراقی. ئەگەر لە گۆڕستانێکی ئەو شارە بنێژرێت کە لێی مردووە، ئەو پارێژ تایبەت دەکرێت بۆ ناشتنەکەی و تابوتەکەی و کەنیسا. جگە لە کێلەکەی کە نرخی کێلی ئاسایی 5,000 کرۆنی سویدیە کە نزیکەی 740,000 دیناری عێراقی دەکات. ئەگەر مردووەکان دام بێ لە کەنیسەی سویدی، ئەوە کەنیسەی سویدی سەرپەرشتی ناشتنی مردووەکە دەکات. بەڵام ئەگەر مردووەکە ئەندام نەبوو بێت لە کەنیسەی سویدی، ئەوە کەنیسا مردووەکە نانێژێت. هەرە مژوای کردووە کەنیسا داوا بکات هەموو کەسێک لەو وڵاتە ئەندامی کەنیسەی سویدی بێت، چونکە هەندێک کەس دوای مردنی خەرجی و پارەی ناشتنەکەیان نییە. بۆیە ئەگەر ئەندام بێت لە کەنیسەی سویدی، ئەتوانرێت داوا لە شارەوانی شارەکە بکرێت
هاوکاری خەرجی ناشتنەکەی بکەن. ئەم پیاوە کارێکی نائاسایی دەکات، ئەویش سووتانی تەرمەکانە، بەڵام بە سیمایدا هیچ سام و ترسێک بەدی ناکرێت. پیر مەگموس چەندین ساڵە لە فڕنی سووتانی مردووەکان کار دەکات. پیاوەکە بە ئامادەبوونی یەکێک لە کەسوکاری مردووەکە لە فڕنەکەدا تەرمەکە دەسووتێنێت و خۆڵەکەی لە کوپێکدا دەداتەوە بە کەسوکارەکەی. När det gäller våra begravningar och begravningsrutiner så är det att om man får ett dödsfall i familjen. لە سوید کاتێک یەکێک دەمرێت لە ناو خێزانێکدا دەبێت یەکێک لە خێزانەکە پەیوەندی بکا بە نووسینگەی ناشتن کە یارمەتی تابوتەکەی دەدەن و بۆ ئەوەی مردووەکە بخەنە ناو تابوتەکەەوە بڕیار لەسەر ئەو مردووە بدرێت دوای ئەوەی تابوتەکە دەهێنرێت بۆ ئێرە دەشتوانرێت بەبێ ئەو نووسینگەیەش بکرێت. هەروەها لەگەڵ خێزانی مردووەکە ڕێدەکەوین کە چی لێ دەکەن ئایا دەینێژن یان دەسووتێنرێت و تۆزەکەیان دەوێتەوە لە کوپەڵەیەکدا ئەویش دوای ئەوەی دەسووتێنرێت لەم فڕنەدا ئەو تۆزەی کە دروستی دەکات دەخرێتە ناو کوپەڵەیەکەوە کاتێک تابوتەکە دەخینە فڕنەکەەوە یەکێک لە کەسوکاری مردووەکە بۆی هەیە ئامادەبێت. Man har också vid det här tillfället هەرچەندە هەموو کەس پێش مردنی بە کەسوکارەکەی وتووە کە پاش مردنی بسووتێنرێت یا بنێژرێت. لە سوید زۆرینەی خەڵکی لادێکان مردووەکانیان دەنێژن و زۆرینەی خەڵکی شارەکانیش مردووەکانیان دەسووتێنن. لێرە لە سەدا 20 مردووەکان دەنێژرێن و لە سەدا 80 مردووەکان دەسووتێنرێن. لێرە تابوتەکان بەسەردا دەنرێن و ئامادە دەکرێن بۆ سووتان. ئەمە فڕنی سووتانی مردووەکانە. فڕنەکە 90 خولەکی پێدەچێت بۆ سووتانی هەر مردوویەک. لەو ماوەیەشدا جەستەکە دەبێت بە تۆز. پاش ماوەی سووتانەکە دەکرێتە یەکێک لەم کوپانەوە و دەدرێت بە کەسوکارەکەی. بەڵام کەسوکاری مردووەکە ناتوانن بیبەنەوە بۆ ماڵەوە چونکە بە پێی یاسای ئەو وڵاتە هەڵگرتنی لە ماڵدا قەدەغەیە. بۆیە کوپەکە دەدرێت بەدەم ئاو و یان هەندێ جاریش کوپەکە دەنێژرێت. تەواوی بڕگە و بابەتەکانی ئەم جارەی لێرە و لەوێتان پێشکەشکرا. بەختەوەربن.